لسر في مجاري میوانکی ما هیا کو باری دونادیویا او افسری بری استخبارات امریکا برئیس دونادیو روش باشم خیراتن امریکا جد چه دترسا چما به نخوش بو او یاسا در باس ببا چه زیاناوی هبو بو امریکا Thank you for having me. بۆ میوانداری کردنم لە ڕاستیدا ئەمە گۆڕانکاری بەسەردا دێ بۆ ئێمانی گۆڕانکاری کە زۆر گەورە بێت ئەمریکەکان پێیان وایە کەوا شتەکان وەکو خۆیان بێ و گەشتمان لەوە دەبێت کە ڕەنگە هێزەکانی ئەمریکا بەرەو هەولێر بگوازرێنەوە ئەوەش بۆ ئەوەی کەوا عێراق لە باکوور و لە کوردستانەوە لە هەر هەڕەشەیەک بە تایبەتی ڕەشەی داعش بپارێزرێت و هەروەها سوپای عێراق پێم وایە لە بەغداش هەردەمێنێتەوە باشە کەواتە بۆ خاطرێ پاراستنا کوردستانی بووە ئەو گوڤاشێن ئەمریکا چێکردن لە ڕاستیدا ماوەیەکی زۆر دوور و درێژە ئەمریکا کە هێزەکانی لە عێراق دەگوازێتەوە بۆ هەولێر ئەوەش لەبەر ئەوەیە کەوا هاوپەیمانە سەرچەکەی کەوا بارزانیە بپارێزێت کە هاوپەیمانێکی نزیکی ئەمریکایە ئێمە هێشتا دەبینین کە سووریا هەیە کە لە دۆخێکی ناسەقام گیرە کە ژمارەیەکی زۆر داعش لەوێن کە دەکرێت هەڕەشە بۆ سەر باکووری عێراق دروست بکات هەروەها لەگەڵ ئەمەشدا ئەو هێزانەی کەوا لە بنکەی عین ئەسەدن و ئەوانەشی لە بەغدان ئەوان دەبینین کەوا وەکو هەڕەشەیەک و بربەستێکن لە بەردەم ئێرانیەکان بۆ ئەوەی کەوا هیچ سەرکەوتنێک بەدەست نهێنن و هەروەها هەوڵ نەدەن کەوا هێرش بکەنە سەر سوپاکەمان لەوێ بەڵێ سوپای ئەمریکا لە بەغداش دەمێنێتەوە بەڵام پێم وایەکەوە 65% ئەم هێزانە گواستراونەتەوە بۆ هەولێر بۆ ئەوەی کەوا پێگیان بێستر بێت باشە بەڕێز باری هەیە مەکبەریە نەها ئێرشی درۆنان هاتە سەر پێگەهێن ئەنەرژیە یەن نەفتا هەرێما کوردستانی و کۆمپانیên ئەمریکیژی دنەفدەوە بەرانینێ دکەن ئەف بەسە و ئەمریکا وان گڤاشان لەسەر عێراقی چێکە یان چ گەرانتی هەیە و ئەv ئێرشە دووبارە نەبن لەسەر کۆمپانیên ئەمریکی وەرگرتیە گەرانتیژە عێراقی پێم وایەکەوە حکوومەتی عێراق هەموو شتێک دەکات بۆ ئەوەی کەوا ڕێگە لە هێرشی زیاتر بگرێت و هەوکارەکەشی دەبینن کەوا بینیمان کەوا ئەمریکەکانی زیاتر ڕوانێ و لێر دەکەن بۆ ئەوەی کەوا ڕێگری لە مێرشانە بکەن من دڵنیام کەوا پێشمەرگە و هێزەکانی دیکەی عێراق کار دەکەن بۆ ئەوەی کەوا ئەم هێرشانە ڕابگرن و دەکرێت ئەمێرشانەوە کارەکەی داعش بێت و دەکرێت ئێرانیش بێت کە پارە بە میلیشاکانی دەدات بە ئەوەی کەوا دژی هەرێم باشە بەڕێز دۆنادیۆ ئاگاهیên te hene ka erkên serekî yên mana hêzên Amerîka li Iraqê çi ne çi li Bakur bî çi li Bexda bît yan li her navçeyekê bît مانەوەیان بۆ ئەو دەبێت کە هاوپەیمانەکەمان کوردستان بپارێزێت و هەروەها حکوومەتی بارزانی بپارێزێت و بۆ ئەوە شەکەوە سنووری باکووری عێراق بپارێزێت و دڵنیا بێتەوە کە هیچ میلیشایەک لە سووریاوە نایەنە ژوورەوە و هەروەها ڕێگری لە هەر میلیشایەک بکات کە ئێران پارەی پێدەدات بۆ ئەوەی کەوە حکوومەتی هەرێم تێک بدات و
حکوومەتی عێراقیش ناچەقام گیر بکات کاری هەرە لە پێشینە ئەوەیە کەوا ناوچەکە بە سەقامگیری بهێڵێتەوە و هەروەها هاوپەیمانانمان لە کوردستان بە سەلامەتی و پارێزراو بن. باشە نەها گەرانتی هەیە و ئێریشی ناوچەیەن کوردستانی نایەتەکردن یعنی ئەمریکیان گەرانتی دایە کوردستانێک و vê carê bi înana hêzên bêtir bû aliyê hewlêrê ve dê her tişt baş û rêk û pêk bi rê ve biçe? پێم وایە حکوومەتی ئەمریکا گەرانتیەکەی ئەوەیە کەوا هاوکاری زیاتر سوپای زیاتر سەرباز زیاتر ڕانەی ناوچەکە دەکات بۆ ئەوەی کوردستان لە هێرشێک بپارێزێت هەر لەبەر ئەوەیە کەوا دەبینین کە ئەم شتە سەربازیانە لە عێراقەوە گواستراونەتەوە هەولێر و هەروەها هاوکاری زیاتر لە ئەمریکاوە دەکات بۆ ئەوەی کەوا هێرشی زیاتر ڕێگەی لێ بگیرێت بکرێتە سەر کوردستان. ئەڤە هەیامەکە گۆتە گوت هەنە دناڤە خەلکێدا دناڤە سوشال مێدایە دەبێژن و بەلکی مەها ئیلۆنێ مەها نەهان تشتێک چێ ببە لە عێراقی تو زانی هەلبژارتنێک لە پێشیا عێراقی هەیە. هیچ احتیمالێک هەیە ئەمریکی یان ئیسرائیلی ئێرشی هەند گروپان بکەن لە عێراقی و وەکە ئالیگرن ئیرانێ دهێنە ناسکردن؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە بەڵێ بە دڵنیاییەوە بەردەوام دەکرێت کە ئیسرائیل هێرش بکاتە سەر ئەو گروپانێکە بە هەڕەشەیان دەزانێت. پێم وانییە کەوا ئیسرائیل حکوومەتی عێراق وەکو هەڕەشە و هەروەگەل عێراق وەکو هەڕەشە ببینێت لە نێویاندا خەڵکی هەرێمی کوردستان. بەڵام لە لێرە دەکرێت لە نزیک سنوورەکان میلیشیا هەبن کەوا نزیکن لە ئیسرائیل ڕەنگە هەڕەشیان لێ بکەن بەڵێ دەکرێت ئەوە بێتەوەی ئەوەی کەوا ئیسرائیل هێرش بکاتە نێو عێراق بەڵام هێرشەکان تەنیا بۆ سەر ئەو میلیشیانەیە کەوا هەڕەشە لە ئیسرائیل دەکەنەوە هەروەها موشکیان تێدەگرن. ئەوە ئاگاهیە یان پێشبینیە بەڕێزباری؟ من پێشبینی ناکەم ئیسرائیل هێرش بکات ئەگەر هاوکارێکی زۆر تایبەت نەبێت بۆ ئەوە ئەگەر میلیشایەک هەبێت کەوا بڵێن هێرش دەکەنە سەر ئیسرائیل ئەو کاتە پێشبینی دەکەم ئیسرائیل هێرش بکات. ئێستا ئیسرائیل دەبینین لە جەنگدایە ئەوان لە غەزە لە جەنگدان و ئەوان ئێستا لە چەند جەنگێکی دیکەدان و دەیانەوێت هەر گروپێکەوە سەروەری ئیسرائیل تێک بدات هێرشی دەکەنە سەر بەڵێ ئەو کاتە دەتوانن کەوە هێرش بکەنە سەر میلیشیاکانی لوبنان و هەروەها حوسیەکانیش کە لەم دوایانەدا موشکی زیاتریان لە ئیسرائیل گرتووە لە 48 کاتژێری ڕابردوو هەر گروپێکی دیکە ئەگەر لە عێراق هەبێت و کارێکی هاوشێوە بکات پێشبینی دەکەم ئەو کاتە ئیسرائیل هێرشیان بکاتە سەر. بەڕێزباری هێژی ئەمریکا ئیرانێ بگەف لەسەر بەرژەوەندیان خۆ دەبینە لە ناوچەیەن ڕۆژهەڵاتە ناوین؟ The idea of the American attack on the Iranian facility بیرۆکەی پشت هێرشەکەی ئەمریکا بۆ سەر ئێران بۆ ئەو بووکەوە ڕێگە بگیرێت کەوا حکوومەتی ئێران چەکی ئەتۆمی هەبێت. پێم وایە کەوا ئەگەر ئێرانیەکان هەر کارێکی خراپ دژی ئیسرائیل یاخود ئەمریکا بکەن دەبێت دوو جار بیر لەمە
بکەنەوە. ئێستا پێم وایە ئەم ئێران سەروەری ئاسمانی نییە و هەروەها ئیسرائیل تەواوی باڵادەستی ئاسمانی هەیە و هەروەها ئەمریکاش هەیەی. هەر بۆیە ئێستا پێم وایە حکوومەتی ئێران کاتێکی زۆری نییە بۆ ئەوەی کەوا هیچ هەڵەیەک بکات بەرامبەر ئیسرائیل و هەروەها بەرامبەر ئەمریکاش. ڕژێمی ئێستای ئێران کێشەیە و هەروەها کێشەکەش لەوە سەرچاوە دەگرێت کە پارە بە حوسی و حیزبوڵڵا و حەماسیش دەدات. عێشقا ئێران نەهات دەبن دوورپێچێکە توندا بڕێز باری. یعنی ئەو بنگێن وێن ئەتومی وەکە ئەمریکا دەبێژەکردنە ئارمان ژناف برنە. چه هەنجەتێکە دیمایە و ترس هەبیت ji ئیرانێ؟ Well, Iran is a terrorist state. ئێران وڵاتێکی تیرۆریستە، پارە بە میلیشاکان دەدات بۆ ئەوەی کەوا هێرش بکەنە سەر خەڵکی سڤیل، اینجا ئەمریکیەکە بن یاخود ئیسرائیلەکان. هەر بۆ بینیمانەکەوە حەماس کەوا خەڵک بە بارمتە دەگرێت و هەروەها کەسانی مردوش بە بارمتە دەگرێت، ئەوان کاری تیرۆریستی دەکەن. دەبینین کەوا حیزبوڵڵا ڕێکخراوێکی تیرۆریستی و ئێران پارەی پێدەدات. حوسیەکانیش ئەوانە هەمویان بەبێ جیاوازی هێرش دەکەنە سەر ئیسرائیل و هەروەها هێرش دەکەنە سەر کەشتەکان لە نزیک یەمەن. هۆکارەکەشی ئەمەیەکەوە سەلامەتی جیهان تێک بدەن. ئەمە هەموو لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرێت. من خۆم پێم وایە کەوا لە ماوەکانی داهاتوودا ئیسرائیل دووبارە هەوڵ دەدات کەوا دووبارە ئەو حکوومەتەی ئێران لە نێو ببات و هەروەها پێم وایەکەوە ئەو حکوومەتەش دەڕوخێت و دواتر کوڕی شای پێشووی ئێران دەگەڕێتەوە سەر دەسەڵات و هەروەها ئەمریکاش لەمەدا هاوکار دەبێت. ئەفسەرێ بەرێ استخباراتە ئەمریکا ji Washingtonê barî Ronaldo spas.